ماکە سپاس بۆ گەاندنی زانیاریەکانیش گەرمیان میوانەکەم ڕێبوار شوانی چاودێری سیاسی لەبارەی ڕەوشی ئێستای عێراق و قۆپشاندانەکانی سەدر لانگرانی سەدر و هەروەها ئەو ڕەوشێکی ئێستا لە بەغدا دروست بووە کە داوای هەڵبژاردننی پێشوەختە دەکرێت لەلایەکی دیکەشەوە لە هەرێمی کوردستان لایەنەکان لە کۆبوونەوەدان جگەل لە نەوەی نوێ بۆ تاوتوێکردنی پرسی هەڵبژاردنەکان لەگەڵ میوانەکەم هەموو ئەمانە گفتوگۆوەکەین کاگرێبوارم کاتەوە باش سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان دەستپێک دەمەوێت تەرنج و تێبینی ئێوە بزانم لەبارەی ڕەوشی سیاسی ئێستای عێراق ئەو خۆپشاندانانی کە لە بەغدا بەڕێوە دەچن تا چەند دەتوانن فشار دروست بکەن بۆ ئەوەی کە هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێت. بەڵێ سڵاو ڕێز بۆ جەناب و بە بینەران چیاخان سپاس بۆم دەرفەتە سەبارەت بە خۆپشاندانەکانی عێراق ئەم خۆپشاندانانە لە ماوەی ڕابردوو چەندین ساڵە کێشە و مەشاکلی هاوڵاتیانی عێراق کە چەندین ساڵ خۆپشاندان و شەهید و قوربانی لێکەوتێتەوە لە پێناو دەستکەوتنی مافەکانیان بەداخەوە هەموو بەرپرسانی عێراق بازارەکی لەگەڵ خۆپشاندەران و لە ژێر بەژێرش دژی بەرژەوەندەکانی هاوڵاتیان کاریان کردووە بە درێژایی مێژووی ئەم 18 ساڵێکەوە حکومڕانی و حکوومەتی عێراقمان بینیوە هاوڵاتیان بە حقیقەت ئێستا ئەوەی کە هەیە هەرچەندە ڕاستە من لەگەڵەوە لایەنێکی سیاسی بۆ نمونایان ڕوتێکی سیاسی هەڵساوە بە دروستکردنی ئەم خۆپشاندانانە بەڵام خۆی لە واقعدا هاوڵاتیانی عێراق هاوڵاتیانی هەرێم لە حکومڕانی و لە ئەدای پێشکەشکردنی خزمەتگوزاری لەسەر تاسەری عێراق نیگەرانن ئەم دۆخە بەڕای من سەردەکێشێ بۆ بابەتێکی زۆر زۆر مەترسیدار کە بەڕاستی وای کردووە بە ئەم بابەتانە برسێتی و ژیانی خەڵکو و نەهامەتی و گرانی و کۆمەڵی قەیرانی دروستکراوی دەستی حزابەکانی عێراق وای کردووە تر خەڵک باوەڕی بە حکومڕانی عێراق نەمێنێ و باوەڕی بە دەسەڵات نەمێنێ باوەڕی بە دادگاکان نەمێنێ باوەڕی بە سەرۆکایەتیەکان نەمێنێ ئەمانە هەمووی هۆکارن بۆ خۆپشاندان و بۆ ناڕزایەتی خەڵک باشە ینی دەکرێت بڵێن کە هەڵبژاردننی پێشوەختە ئەگەرێکە لە ئارادایە و دەکرێت لە عێراق ئەنجام بدرێ چیاخان هەڵبژاردننی پێشوەختە لەوەیە بکرێ بەڵام ئەمەنەوەی ئەوەی کە دوێنێ پێرێکە چوارچەوەی هەماهەنگی ئامادە بوون کە بۆ نمونە هەڵبژاردننی پێشوەختە بکرێت لە عێراق و بەڵام مەرجان هەبوو بەڕاستیش مەرجەکان مەقبولن لەلایەن چوارچەوەی هەماهەنگیەوە یعنی ئەمە بە واقعبینانە قسە بکەین ئەگەر هاتوو بەشانی واقعی بەشێک لە سەرکردەکانی چوارچەوەی هەماهەنگیش ئەنی بەشێک لە لە سەرکردەکانی چوارچەوەی هەماهەنگیش ئەنی لە چەند ڕۆژی ڕابردوودا پاڵپشتی خۆیان بۆ خۆپشاندەرانی داواکاری خۆپشاندەرەکانی شخستە ڕوو یعنی ئێستا چوارچەوەی هەماهەنگیش کێشەیەکی نیە لەگەڵ ئەو بابەتەیە بەشێکیان با کێشەکەی شتێکە لێرە چیاخان بە مافی خۆشیان دەزانم یانیەوە مافی خۆیان ئاگەر داوای ئەو شتە بکەن ئەمان ئەڵێن ئێمە رازین بە هەڵبەشاردنەوەی پەرلەمان و هەڵبژاردننی پێشوەختە بەڵام ئەبێ ڕێکەوتنێکی پێشوەختە هەبێ ڕێکەوتنێکی پێشوەختە هەبێ پێم وایە مافی خۆیانە یعنی ئەگە هەتا هەڵبژاردننی داهاتوو کرا و بۆ نمونە ئەنجامەکان وەکو ئێستا بوو ئەو کاتچی یعنی ئەوان داوای مەرجی پێشوەختە دەکەن داوای ڕێکەوتنێکی سیاسی دەکەن لە نێوان لایەنەکان و پێشم وایە ئەگەر بێت و لایەنەکان پێشوەختە ڕێکەوتنێک نەکەن و لە یەکتری نزیک نەبوونەوە ئیمزایەک نەکەن لەسەر ئەو ئەنجامانەی کە لە داهاتوودا هەر لایەنێک بەدەستی دەهێنێ پێم وایە هەڵبژاردننی داهاتووش نا حکومەتی لێ بەرهەم دێ نا ئارامی شەقامشی لێ دەکەوێتەوە چونکە کۆمەڵی هۆکار هەیە چیاخان ئێمە لە یەکتری نەک لێ نەکشارینەوە لە هاوڵاتیان بۆی تەواو لەو بابەتانە دڵنیا بن و بە واقعی شتەکان بزانن ئەم محاسسەی کە لە حکومەتی عێراق هەبووە لە ڕابردوو محاسسەی پۆست و پلە و پایە و ئەمانە وای کردووە ڕێکەوتن زۆر زۆر قورس بێ لە عێراق بۆی من ئەبینم تەنانەت ئێستاش کە موقتەدا سەدر ئەڵێ ئێمە هەڵبژاردننی پێشوەختەمان دەوێت هەڵبژاردننی پێشوەختە ئەگەر بەڕێی من وەکو چاودێرێکی سیاسی ئەگەر ڕێکەوتنی پێشوەختە و لایەنەکانی عێراق و لایەنەکانی هەرێمش بەخۆیەوە پەیوەزنەکە پێم وانیە هیچ ئەنجامێکی هەبێ هەڵبژاردننی پێشوەختە باشە
کەواتە دەکرێت بڵین ئەم دۆخی کێسە لە عێراق دەگوزارێت بەردەوام دەبێت تاکی بەردەوام دەبێت چی دەبێت سەفریادڕستی ئەم دۆخە چەق بەستوی عێراق؟ من پێم وایە دوجار وڵاتانی زلهێز وەکو ئێران وەکو ئەمریکا ئەمان هەمویان بەرژەوەندیان هەیە لە عێراقا، بەرژەوەندی گەورە و باڵیان هەیە لێرە بۆ ڕێگە نادەن دۆخەکە بەش ئاراستەیەکی شەڕ و مەشاکل و ئاڵۆزی بڕوە لەبەرەوەی ئەمڕۆ هەمومان واقعی باری نێودەوڵەتی دەزانین کە کێشەی نەوت و غاز و شتانیان هەیە بە حکمی شەڕی ئۆکرانیا و رووسیا بۆ ڕێگە نادەن شەڕێک لە عێراق دروست بێ کێشەی غاز و نەوت و شتانیان بۆ دروست بکە. ئەمەی کە هەیە بەڕاستی چیاخان فریادڕستەوەیە لێک تێگەیشتنی لایەنەکان پێم وایە لە هەموو شتێک گرنگترە، دەزوەرنەدانی وڵاتانی ئیقلیمی و نێودەوڵەتی بە هەمووشمان باش دەزانین ئەگەر سەدر ڕاستەوخۆ دژی بەرژەوەندەکانی ئەمریکا کار بکە و یان بەرژەوەندەکانی ئێران ئەو ڕاستەوخۆ پەیوەندی هەیە لەگەڵان هیچ گومانی تێدانێت چکە هیچ لایەنێکی سیاسی ناتوانێت بەتەنها شەقامی عێراقی بجوولێنێ و بێباکانە هەڵسوکەوت بکە و ڕێز و تەقدیرش بۆ لایەنەکانی بەرامبەر دروستدانەنێ ئەمە لە هیچ شوێنێکی دنیادا مەیسەر نابێ بۆ هیچ لایەنێکی سیاسی. بەڵام پێم وایە ئەم بارودۆخە ماوەیەکی تر ئەم دواتر خەڵکشی لاک دەبێ لایەنەکانش بیر دەبێ بیر لەو بکەنەوە کە بەرژەوەندی گەل و بەرژەوەندی عێراق و ئەو مەترسیانی کە لە ناوچەکە هەیە بۆ سەری خاچی عێراق ئەبێ نادیدە نەگیرێ. پێم وایە دواتر ڕێکەوتنێکش دەکرێ و بەڵام پێش ئەوەی ڕێکەوتن بکرێ ئەبێ ڕێکەوتنێک بکرێت لەسەرەوەی چی ڕێکەوتنێک دەکرێت لەسەر ئایندەی عێراق و لەسەر پۆستی سەرۆک وەزیران و پۆستی سەرۆک کۆمار لە پێشوەختە نەک لە دوای هەڵبژاردن. من پێم وایە بەو شێوە سەرکەوتو دەبێت لەگەنە هەر لایەنێک دەنگی زیاد بێنێ یا کەم بێنێت تاسیر لە بابەتەکە ناکە. باشە کاگە ڕێبواری ینی با بڵین سێری ئەزمموی هەرێمی کوردستان بکەین ئەم دۆخی کێسە لە هەرێمی کوردستان هەیە بە نمونەوەری بگرین ئەمڕۆ کەسی یەکەمی حەزبە سیاسیەکان جگەل لە جوڵانەوەی نەوەی نوێ لە گەڵ سەرۆکایەتی هەرێم لە کۆبنەوەدان و پرسی هەڵبژاردنەکان تەوەری سەرەکی گفتوگۆکانە دەکرێت بڵین لە هەرێمی کوردستانیش پرسی هەڵبژاردنەکان لەم دۆخەدا بابەتێکە کە جێ قبوڵە و دەکرێت چارەسەر بکرێ و کە لە ماوەی ڕابردوودا بەشێکی زۆر لە هێزە سیاسیەکان داوای ئەویان دەکرێت کە دەبێت یاسای هەڵبژاردن کۆمیسیۆن کارا بکرێتەوە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە ئەمانە بابەت گەلێکن کە لەم دۆخەدا تاوتوێ بکرێن. چیاخان بابەتی کوردستان لەگەڵ بابەتی عێراق بەڕاستی دوشتی زۆر جیاوازە. ئێمە هەمومان دەزانین لە عێراق حکومەتی بنکە فراوان هەبووە لە ڕابردوو هەموو لایەنەکان بەشدار بوونە لە حکوومەتی عێراق، بەڵام لە هەرێم ئەومان دەزانین دوو لایەنی سیاسی دوو حیزبی سیاسی جاروبار ئەگەر لایەنێکی ئۆپۆزیسیۆنی مشەخۆریان خست بێتە ناو حکوومەتەوە بۆ پەردەپۆشکردنی هەڵەکانی خۆیان ئەمە بابەتێکی ترا. بابەتی کوردستان تەواو جیاوازە لەبەرەوەی ئەو دۆخی لە عێراق هەیە لە هەرێم نییە، بەڵام من لێرە ئەم هەڵبژاردنانی ئێستاکە لە ڕابردوو کراوە و بەو یاسانی کە هەبووە تەنها لە بەرژەوەندی دەسەڵات بووە، تەنها لە بەرژەوەندی یەکێتی و پارتی بووە. لایەنەکانی ئۆپۆزیسیۆن تا ئێستا بێدەنگ بوونە لە پێناو هەندێک ئیمتیازات و هەندێک پۆست و پلەپایە. من پێم وایە ئێستا نەوەی نوێ نەهزێکی زۆر جوان پێشکەش دەکات لە ڕووی سیاسەتەوە ناچێتە ژێرباری ئەوان و من ئەو بابەتی ئێستا لە کوردستان هەیە دڵنیام تا سەر نامێنێ. یعنی ئەمە بینیمان لە سەر ڕای ئەوەیکەوە لایەنەکانی دەسەڵات خواستی دواخستنی هەڵبژاردن و بابەتێکی دیموکراسیان هەیە لەگەڵ ئەوەشدا بەڕاستی سەرکوتکردن و دەستگیرکردنی ڕۆژنامەنووس و هاوڵاتیان و لێدان لە ئەندام پەرلەمان و دەست بەسەرکردنی ئەمە خۆی لە خۆیدا هیچیان نەهێشتۆتەوە بۆ دیموکراسی لە هەرێمی کوردستان. بابەتێکی زۆر هەڵەیە کاوان دەستیان بۆ بردووە. دڵنیاشم دۆخی کوردستان بەم شێوێ نامێنێتەوە. 2000 هاوڵاتیانی هەرێمی کوردستانش ئەوانەی کە موچەی حکوومەتی هەرێمش وەردەگرنیان هەر بڵێن ئەوانەی کەوا لەگەڵ دەسەڵات شکار دەکەن ڕۆژێک دادی پەشیمان دەبنەوە و دەزانن ئەم بارودۆخی کەوان دەستیان بۆ بردووە بابەتێکی زۆر هەستیار و هەڵەیە. یعنی ئەمە دەبینین یاسای هەڵبژاردنەکان بەشێکی لە پێن لە بەرژەوەندی یەکێتیە و بەشێکشی لە بەرژەوەندی پارتیە ناشکرێ ینی بۆ لایەنەکان و پێکاتەکانی تر نادیدە بگیرێن. پێم وایە هەڵەیەکی استراتیجی کراوە دەبێت لەم هەڵبژاردنەی ئەم جارە ڕاست بکرێتەوە. پێم وایە دواخستنی هەڵبژاردنش
دیسان نهجێکی ناشرین بە حکومڕانی هەرێمی کوردستان داهروەکو لە ڕابردوو هەبووە با بۆ جارێکش بێ هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ با ئێمەش دیموکراسیە دەرچەنە لە عێراق پێم وانیە لە دایک بوو پێمە لە بەرنامەکانی ڕابردووش باسمان کردووە بەڵام هەر هیچ نەبێ تۆزێک ڕێز لە دیموکراسیەت بگرین ئەگە خۆشمان نیمانە باشە کەواتە دۆخی ئێستا لە هەرێمی کوردستان لەبار بۆی هەڵبژاردن بکرێت هەم لە ڕووی یاسای هەڵبژاردنەوە هەم لە ڕووی کۆمسیۆنەوە کۆمسیۆنێکی هەیە دەتوانێت پرۆسەیەکی دیموکراسی وەکو هەڵبژاردن بە باشی بەڕێوەبەرێ سیاخان کۆمیسیۆن هیچ کێشەیەکی نییە لەمەمان دەزانین کۆمیسیۆن 4 ساڵە بێیش و بێکار دانیشتووە ئەوەی کە کێشە بۆ کۆمیسیۆن دروست دەکات حیزبەکانن ئەوەی کەوا نایڵێ کۆمیسیۆن بڕیاری سربەخۆیانە بدا حیزبەکانی دەسەڵاتن یەکێتی و پارتین ئێمە بینیمانە لە ڕابردوو هەر کاتێک حیزبەکان ئەوکیان دابێتەوە کۆمیسیۆن هیچ کێشەیەکی نەبووە پێم وایە لە هیچ ڕوویەکەوە نە لە ڕووی داراییەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەو بارودۆخە خراپەدا نیە نەتوانێت هەڵبژاردن بەڕێوەبەرێ و ئەگەر لە پێناو یاسایەک و لە پێناو بابەتێکی لۆکاڵی بیانەوێ هەڵبژاردن تاجیل بکەن ئەوە دڵنیا بە لەبەر تاجیلکردنی هەڵبژاردن نییە ترسی حیزبەکانی ئۆپۆسیۆن هەیە لەوانژنەوەی نوێ من بەداخەوە من پێم خۆشە هەندێک بابەت لە بابەتەکەی تۆ دەربچم ئێمە بینیمانە لە ڕابردوو لایەنەکانی مەعارەزە زۆری دیعای ئەویان کردو ئێمە لە بەرەی گەلین لە بەرەی هاوڵاتیانین بەڵام بەداخەوە لە چەند ساڵی ڕابردوو بینیمانە ئەم حیزبانێکەوە ناوی خۆیان ناوە ئۆپۆزیسیۆن بەدەر لەنەوەی نوێ ئەمانە تەنها پیسخۆرێک بوونە لەسەر پیستی و لەسەر لاشەی حکومت خۆیان بەخێو کردووە لەم خۆپشاندانێکەوە خەڵک لەو پەڕی مەعانات و نەهامەتی و قەیران و کۆمەڵێک کێشە و مەشاکلدا بووە تەنانەت بە یەک بەیان نامەش پشتیوانی هاوڵاتیانیان نەکردووە بە یەک بەیان نامەش ئیدانەی دەستگیرکردنی ڕۆژنامەنووس و هاوڵاتیان و ئەندامانی پەرلەمان نەکراوە لەلایەن حیزبەکانی ئۆپۆزیسیۆنەوە ئەوەی کە هەڵوێستی هەبووە بەڕێز شێخەت هەمبارزانی بووە کە لە دەرەوەی وڵات بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان ڕێگری لێ دەکات بۆ گەڕانەوەی لەو هەڵوێستە جوانانەی کە هەبووە کاک شاسوار بوو حیزبەکەی بۆ وەکوونەوەی نوێ هەمیشە لە بەرەی گەل بووە من دڵنیای دەسەڵات دەکەمەوە دڵنیای یەکێتی پارتی دەکەمەوە ئەم بارودۆخەی ئێستا هەیە تا سەر بەردەوام نابێ ڕۆژێکدا دێ ئەم کەسانێک کە ئێستا چەپڵیان بۆ لێ دەدەن هەر بەدەستی ئەو کەسانە لەسەر دەسەڵاتدا دەدرێن من سپاسی جەنابتانەکەم ڕێباشوانی چاودێری سیاسی کە بە شوەیەکی